ئێستا وەکو نوێنەری شەیدانی حەڤەی شوبات یانی ئێوە چی واکە کاتێک کە یەکێک لە ناڕزایەکانە شەهید دەبێت گەنجێک چکو ئێسەوە بووەتە مۆدل دەبێت هەموو ناڕزایەک کەسێکمان لێ شەهید ببێت ئێوە بەشداری ناو پرسەکەیەکەن هاوخە من یەکسەر هەستەکەن ئەمەش هاوشێوەی شەهید هەردی و شەیدانی دیکەی حەڤەی شوباتە. بەڵێ پێشەکی ڕێزم هەیە بۆ کەناڵەکەتان ڕێزم هەیە سڵاوم هەیە سەری ڕێزدانوێنم بۆ هەموو شەیدانی کوردستان. سپاس دەکەم. زۆر سپاسگوزارم بۆ ئەم کەناڵانەی ئێوە ها پیانەڵێن سەربازی ون ئەشەم بیلا بەڕاستی ئێوە 10 ساڵە لەگەڵ ئێمەیان وەکو ئەولادێکی خۆمان ڕەوشت هەڵسوگەوتان کردووە. زۆر لێتان ڕازین یاخوا خوا لێتان ڕازی بێ خوا لێتان ڕازی بێ یاخوا زۆر هەیەنیە کامێرەی کەناڵەکانی کەنی هەر ئەسڵەن هەر ناشمان ناسن زۆر خۆشەویستیمان هەیە بۆتان. ئەوەی کە ئێمە کۆکاتەوە لە هەموو پرسە و هینەکە ئەمانەوێ خەمەکەی خۆمان ناخە سوتاوەکەی خۆمان چین بۆ لای ئەو باوکی شەهیدەیان ئەو دایکی شەهیدە کە تێکەڵاویکەین تۆزە نییە خەمەکانمان کەمکەینەوە چونکە ئەم ناعەدالەتی ئەبینین نییە ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەسێنێ لەبەرچی لەبەر ئەوەی ئەم خەڵکە ئەم گەنجەی ئیستا ئەو پەرلەمانتاری هەڵی ئەبژێری هەمووی ئاشکی پارەیە من نەمزان من یەکێ نابیستم بڵێ من لەبەر کوردایەتیکەم پار ناپێران مەجموعەیەکمان هەڵبژارد ئەسڵەن سیانچوارێکی نەبێت ئەسڵەن ئەوانی کە هەر ناشیان بینی هەر قسەیە ناکەن بڵێن کاکە ئەمانە نییە بە هەریچ نێ بە حەقیکیان بۆ بزەنین هەریچ نەبێ نییە یەکێکیان تاوانبارە ڕازەسی دەسەڵاتکەین شتێکیان نییە کاکە بەداخەوەم نییە ئەوەی کە لە سەیسایەقا ڕوویدا هۆکارەکەی ئەوە بوو گەنج تەڕ وشک پێکەوەسووتان لەبەر ئەوەی نییە دوو جار نییە لێ کونەوەمار بێەوەیە بەم خەڵکەوە بۆیە ئیسانیە قورعان و دار و بەردی پێکەوەسووتان خوای صاحبی ئەو قورعانە خوا ئینتقام لێ بسەری ئینشاءالله ئینشاءالله کاک فەرق لەبەرەوەی لەسەر ڕێی دەمەوێت دوایین پرسیارە لێ بکەم ئەمانش هەرچەندە هاوشێوەیەوە دۆسیەکانیان هەر ینی قەپاتەکەن و بەبێوی بکوت بەڵام زۆر جار محاولەم کردووە کە دایک و باوکی شەهید بڕیار بدوێنم نەیانتوانیوە خەمی خۆیان و ئەو قسانەی کە لە جەڵیانە هێشتویانەتەوە دەری ببڕن بۆ کەناڵەکان یان لە 2015ەوە هەتا ئێستا کە من دەمەوێت بەرنامە بکەم ڕازی نەبوون ئێستا قیناتۆ ئەمەوێ وێنایەکی دەردە دڵەکانی دایک و باوکی شەهید بڕیارم بۆ بکەی بە تایبەتی کە لەگەڵیشیان ئاوەستاوی ئێستا کە باسی کەسوکاری شەهید بڕیارەکەیت دەردە دڵەکانیان خەمەکانیان و خەمەکەی ئێمە وایە دوای ئەوە نییە ئەم خۆی ئەگەر وردی کەیتەوە ئەگەر خەڵک بیری لێ بکاتەوە ئەمە دوو ئیمپراتۆریەتن جێ لێیە پەرلەمان دەوری نییە ئەسڵەن بە یەک تەلەفۆن نییە دایەخەن محکەمە هیچ دەورێکی نییە زۆر ڕێزم هەیە بۆ حاکمە بە ڕێزەکان بەس هیچ دەورێکیان نییە جێ لێ چونکە ناتوانین یەک تاوانبار بگرن ئەوەی نییە عید بە خۆیان بێ ئەوەی نییە سەر بە خۆیان بێ بە یەک تەلەفۆن دەریەکەن جانی ئەم وڵاتە کاولە بە تەواوی کاولە سەکاکە وەکو هینەکانی کوێت و ئیمارات و سعودیە ئەو ئەمیرەکانی ئەوێ لە سا 20 ئەخۆن بۆ خۆیان لە سا 80 بە میلەت زۆر چاکە کاکە ئەوانی لە سا چلیشی بۆ خۆیان کاکە لە سا 60ەکەی بێن بە داروزەسێکی پاک و تەمیز و نییە کەسانێکی ڕێگوپێک و کەسانێکی شەهادەدار نییە ئەو میلەتە ڕزگاری بێ لە دەستیان کار دایکیان بەخێر بێ دایکی شەهید هەردی یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم دەمە زۆر سپاسکردن بەشداربی و قسەیەک هەبێ لەگەڵمانە زۆر ڕێزم هەیە نییە لە سەرکردەکەتانەوە بۆ خوارە ئێوە زۆر ڕێستان هەیە لە ناو دڵی ئێمە دڵی ئەم شەهیدانە ئەوەی کە کردومانە وەکو پەیام منەت نییە ئەرکمانەوە پێمان وایە ئەرکی ئەعلام خۆی ئەبێ وابێ و ئێمە دوو جار ئەرکمان لەبەروی ئەرکایینیەکە